بۆ جارێکی دیکە فەرمانبەرانی گرێبەست لە شاری هەولێر و لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. ناڕزایەتی فەرمانبەرانی گرێبەست دوای ئەوە دێت کە وەزارەتی دارایی و ئابووری بە نووسراوی فەرمی وەڵامی ئەنجومەنی وەزیرانی داوەتەوە بەوەی ئەو فەرمانبەرانە هیچ بارگرانیەک لەسەر بودجەی گشتی دروست ناکەن. لەگەڵ ئەوەشدا حکوومەت هەر بڕیاری بە هەمیشەی بوونیان نادات. ئەمەش بۆ هۆکاری ئەوەی فەرمانبەران سەر لە نوێ بڕژێنەوە سەر شەقامەکان بۆ داواکردنی مافەکانیان. کارمەندی یاسایی هەیە نزیک ڕاتبەکەی نزیک 900,000 کارمەندی گرێبەست هەیە 400,000 تا 500,000 هەیەە 200,000 و دەوامکردنەکەش نەفسی دەوامە بەڵکو کارمەندی هەمیشەیی زۆر ئاساییە مۆڵەت تووشت وەرگرتن بەڵام لە بۆ کارمەندی گرێبەست مۆڵەت وەرگرتن بە هیچ شێوەیەک نییە. ئەگەر هەش بێتن زەختێکی زۆر لەسەر دەکەن ینی ناچار دەکەن کە دەوامەکەت لە پێش چاو بکەوێت. فەرمانبەری گرێبەست دەمانە بینە هەمیشەی هەر ئەوەندەیە دکتۆر دووتیار ئەی ڕۆژێ گوتی پێش هەڵبژاردننی گوتی لە دراسەتدایە ینی لەسەس یەکسەر پاش هەڵبژاردننی ڕادەگەی ئێستا دیسان ئەوەی کردیە دەرێ لە دراسەتداینە ینی ئەمە مردین ینی ئێستا من مۆسەفەکی سەحەیمە سەراحەت ینی لە کەرەنتینە داوام کردیە مۆڵەتی داکایەتیمان نییە هیچمان نییە مۆزەفی بلە دوو حیسابین ئەوەی مستەشفای هیچمان نییە دەرماڵەمان نییە لەناو کۆڕۆنەی داوام دەکەین کەس خۆی لە کۆڕۆنەی نادا ئەمە بە تەوزی دەبەنە کۆڕۆنە ینی داوامان پێ دەکەن. داواکاری ئێمە چیە تەنها بوون بە هەمیشەیە ینی ما داوای مافەچی ڕەوای سەرەتایی خۆشمان دەکەن مافەچی سەرەتایی خۆمانەکە بکرێن بە هەمیشەیی بە یاساش لە ساڵی 2013 هەیە هەر کارمەندە هەر مۆزەفەچی حکوومەتی کە گرێبەستی لە 3 ساڵی تەواو بکات پاش 3 ساڵی ڕاستەوخۆ دەبێت بە هەمیشەیی ئێمە هەمانەت لە 4 ساڵیەوە هەیە هەتاوەکو نزیکی 15 ساڵ گرێبەستەوە هەتا ئێستاش نەکراوە بەم. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش لە پەرلەمانی کوردستان پشتیوانی خۆی بۆ داواڕەواکانی فەرمانبەرانی گرێبەست دەربڕی هۆکاری دانەمەزرانی ئەو فەرمانبەرانەش بۆ ململانەی حیزبی دەگێڕێتەوە بە تایبەتریش بۆ ئەوەی ئەو فەرمانبەرانە دەستەمۆ بکەن و لە ئەگەری هەر کێشەیەک گرێبەستەکانیان بۆ نوێ نەکەنەوە و دەریان بکەن. ململانەی نێوان ئەو حیزبانەی بەشدارن لە حکوومەت هەر یەکەو دەیەوێت دەستکەوتەکە بۆ خۆی بێ بۆیە نووسراوی جیاجیا ینی ڕەئی جیاجیا لە ئەنجومەنی وەزیران دەبینین وتە بێش دەڵێ لەوانەیە زەخت لەسەر مۆزەف و ئەنجومەنی وەزیران دروست بێ و لەسەر ئەو کارنامەی حکوومەت دروست بێ وەزیری دارایی دەڵێ هیچ بارگرانیەک دروست ناکە ینی پێمان سەیرە بەڕاستی ئەنجومەنی وەزیران کە هیچ بارگرانی دارایی دروست ناکە بۆ ئەو مافەیان پێنادا ینی ڕێژەکەیان ئەوەندە زۆر نییە بە بەراورد بە فەرمانبەری هەمیشەی دوای لە پێویستی وەزارەتەکانە ئەو فەرمانبەرانە کراونەتە گرێبەست هەر کاتێک بەڕێوەبەرەکەی شتێک نەگاتە دڵی یان یەک ڕخنەی لێ هەبێ یان یەک گلەی لێ هەبێ دەچی عەقدی بۆ نوێ ناکاتەوە یا خود فەسڵی دەکات. لە هەرێمی کوردستان زیاتر لە 25,000 فەرمانبەری گرێبەست هەن لەو ڕێژەیەش پشکی شەر بەروەزارەتی شارەوانی دەکەوێت کە 14,000 فەرمانبەری هەیە گرێبەستەکانیش دەکرێت بە دوو جۆرێکیان سەر بە وەزارەتی دارایین و جۆرێکی دیکەشیان سەر بە بودجەی پەرەپێدانی وەزارەتەکانن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.